ئەمانجی چالاکی ئێمە لە ڕاستیە شکاندنی ئەو کۆت و بەندەیە کە لە سەرتەوای ڕۆژنامە نووسان هەیە لەسەر ئەو خەڵکە هەیە کە خەڵکە ئازادی خوازەکان هەیە لە هەمان کاتیشا جۆرێکە لە پەیام بۆ دەسەڵات کە ئەم جۆرە چالاکیانە پێشەخەین جیاواز لە چالاکیەکانی پێشوو کە کاریگەری نەبووە جۆرێکی تر چالاکی پێشەخەین کە چالاکی مانگرتنە و ئەم مانگرتنەی ئێمە کە دەستمان پێکرد ئەمجارە لە بۆ پیشاندانی هەڵوێستی خۆمان بوو لە بەرامبەر بەو حکومە نایاساییەی کە بەسەر ئەو چەند ڕۆژنامە نووس و مامۆستایانەدا سەپێنرا لە ڕێگای دادگای دوژمن و لە ڕێگای دادگای وابەستە بە حیزبەوە بۆیە لەو چوارچێوەیەدا ئێمە خودی خۆم مانگرتنم ڕاگەیان لە هەمان کاتە مامۆستایەکی تریش لەگەڵ منە هاوهەڵوێست بوو مانگرتنی ڕاگەیان ئەو ململانەیەی دەسەڵات و خەڵک ململانەیەکی کۆتایی نەهاتووە بۆیە بە درێژایی مێژوو خەڵک ئەوەی لەبەرەی خەڵکا بووە جۆرەها چالاکی جیاوازیان پێش خستووە بۆ داواکردنی مافەکانی خۆیان بۆیە لێرەشە ئەم چالاکی مانگرتن بێگومان کاریگەری خۆیە بێ ئێوە بە خۆتان نەزانن کە ئەوەی کە بڕیارەکە لەسەر ئەو چالاکوانە بڕیارەکەی جێبەجێ کرد لەسەر ئەو چالاکوانانە خودی دەسەڵاتی دەوڵەتی تورکە کە لە هەولێرە حکوم دەکات و دەسەڵاتی تورکیش مێژوویەکی هەیە لەگەڵ مانگرتنە کە لە چالاکوانان لە باکوورە لە زیندانەکانە مانیان لە خواردن دەگرت بۆ داواکردنی مافەکانیان یاخود باشترکردنی گوزەرانیان یاخود وەکو گەلی کورد لە دژی فاشیزمی تورک چالاکی مانگرتنیان ڕادەگەیاند و ئێستاش چالاکی ماوەی سەروی هەشتا ڕۆژە چالاکی مانگرتن ڕاگەیەنراوە لە زیندانەکانی دەوڵەتی فاشیستی تورکەوە و دەوڵەتی تورکیش خۆی باشە زانێت کە چالاکی مانگرتن چەند کاریگەری هەبووە چەند زەرەری بەرکەوتووە و زیانی بەرکەوتووە لە دەسەڵاتی تورک بۆیە ئێستا ئەم چالاکی مانگرتنە لە باشووری شادیسانەوە کاریگەری خۆی ئەبێ و درێژکراوەی ئەو دەسەڵاتەی کە لە ئەنقەرە هەیە ئێستا لە هەولێرە و بە ڕاگەیاندنی چالاکی مانگرتن گورزی کوشندە بەر دەسەڵاتی دەوڵەتی تورکەکەوێ چ لە باکوورە و چ لە باشووریشە هەڵبەتە چالاکی مانگرتن لە باشووریشە مێژوویەکی هەیە لە ساڵی 91 بوو چالاکی مانگرتن بۆ ناساندنی کەیسی کورد و ڕاگەیاندنی ناوچەی دژە فڕین لە باشوورە ڕاگەیەنرا کۆمەڵێک چالاکوان لەوێ بەشداریان کرد خەڵکێکی زۆر تەفلی ئەو چالاکیە بوو کاریگەری خۆشی هەبوو بەڵام بەهۆی ئەو شەڕی تایبەتەی کە لەسەر خەڵک پێش خراوە ئێستا لە باشوورە خەڵک لە ئێستادا زۆر کەم بە پیری هەر جۆرە چالاکیەکەوە چون لە ناویشیاندا مانگرتن نامۆیە بەو جیلەی ئێستا کە هەیە بەڵام خۆشببختانە ینی وردە وردەوا خەریکە لە زیندانەکانی باشووریشەوە ئەو چالاکیە دەست پێ دەکات هەروەکوتم دەسەڵاتی کوردی ئێستا درێژکراوەی دەسەڵاتی ئاکەپەی تیرۆریستیە دەوڵەتی تورکە لە باشوورە ئێستا حکوم دەکات بۆیە کاریگەری خۆی ئەبێ لە ڕاستیە و خەڵکەکەش وردە وردەوە خەریکە لەو پەیامە تێدەگەن کە مانگرتوان دەیدا بە دەسەڵات زۆر شتی تر تاقی کراوەتەوە پێشتر ینی زۆر چالاکی تاقی کراوەتەوە تەنانەت دەسەڵات کاری لەسەر بەلاڕێدابردننی ئەو چالاکیانەی کردووە بەلاڕێدەبردننی ئەو داواکاریانەی کردووە بۆ ئەوەی بگاتە ئاستی تونند و تیژی جیاوازیەکی مانگرتن ئەوەیە کە بە هیچ کاتێک دەسەڵات ناتوانێت تۆ کارێک وا بکات تۆ تونند و تیژ بیت بۆ ئەوەی ئەو مەرامی خۆی جێبەجێکا لەسەر تۆ لە لای خۆتەوە ئەو چالاکی ڕادەگەێنی پامێکیش دەدەی بە هەموو دنیا پامێکیش دەدەی بە خەڵکە تۆ خۆت برسی ئەەکەی سراعێک لەگەڵ نفسی خۆتا دروستەکەی بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو نائەدالەتیە ئەو هەموو زوڵ مستەمە بیتەوە و بێگومانیش کاریگەری خۆی هەر ئەبێ و پێشتریش چالاکی مانگرتن کاریگەری خۆی هەر هەبووە ئومێ دەکەین ئەو چالاکیانە فراوانتر بکرێ ئومێ دەکەین ئەو خەڵکی تر ڕێگای نوێ شێوازی نوێ لە چالاکی بەرامبەر بە دەسەڵات وەستانەوە بەرامبەر بە زوڵ مستەم بگرێتە بەر ڕێگەی جیاواز بگرێتە بەر بەردەوامی بەو چالاکیانە
بێگومان لە کۆتاییدا بە سەرکەوتنی بەرەی خەڵک بەسەر دەسەڵاتە کۆتایی دێت. ئەو جۆرە چالاکیانی کە ئێستا هەیە تەنها بۆ ئەوە نییە کە تەنها بۆ بڕیارەدا بچێتەوە. پێویستە ئەو چالاکیانەی خەڵک بانگەوازی من بۆ خەڵک ئەوەیە کە ئەو چالاکیانی خۆی بەردەوامە کاتاکو بە تەواوەتی فاشیزمی تورک لە باشوورە، فاشیزمی دەسەڵاتی کوردی لە باشوورە تێک دەشکێنێ. ینی ئەوەی کە ئێستا هەیە تەنها ئێمە نابێ بەردەوامی کەین بیبەستینەوە تەنها بە ئازادبوونی ئەو ئازادی خوازانەی کە ئێستا لە زیندانەکانە کۆت و بند کراون. ئێمە دەبێ ئەو چالاکیانە جۆرێک بەردەوامکەین کە تا دەگەین بە ئامانجی خۆمان. ئەوەش شکاندنی فاشیزمە، شکاندنی وەستانەوەی لەجی ڕوخاندنی دیکتاتۆریەتە، دەسەڵاتی دیکتاتۆری لە باشوورایە. بۆیە ئەو چالاکیانە بانگەوازەکەم ینی ئەو مانگرتن لە هەموو لە بەرامبەر بە هەر جۆرە نەعەدالیەت تێک خەڵکمان بگرێت بەردەوام ئەو چالاکیانە بەردەوام بکەن. وا بزانن ئێستا ئەو چالاکوانانە بەربوون، بەڵام دڵنیا بە ئەوەی کە ئێستا بە ئاشکرا کراوە بەنیهێنی سەدان و هەزاران کەیسی تری وا هەیە کە کەیسی نائەدالەتی، کەیسی کوشتن و بڕین، کەیسی تعدای ناموس هەیە کە دەسەڵات دەیکاتە سەر خەڵک بۆ پاراستنومانەوەی خۆی بەو شێوەیە. بۆیە ئەو چالاکیە نابێ تەنها بە ئازادبوونی ئەو ئازادی خوازانە کۆتایی پێبێ، بەڵکو دەبێ بەردەوام هەبێ. ئامانجی من لەم چالاکیە ڕوونە بەرامبەر ئەو ستەمەیە کە لەو کۆمەڵە ڕۆژنامەنووس و چالاکوانە کریا لە ناوچەی بادینان و هەولێر. بۆیە ئامانجی من ئەوەیە کە ئەم ستەمە لە سەریان هەڵگیرێ و بەم شێوازە لە چالاکی کە چالاکێکی مەدەنیە و مێژوویەکی هەیە لە مێژووی مرۆڤایەتیە کە چالاکوانان و پێ هەڵساون بۆ ئەوەی دژی ئەو نائەدالەتی و نادادپەروەرەی کە هەیە بوەستنەوە. بۆیە ئامانجی من هەڵگرتنی و ئازادکردنیانە، ینی هەڵگرتنی ئەو سزایە لەسەریان و ئازادکردنیان. ئەم چالاکیە ئینسان هەر کارێکەکە لە پشتی ئومێدێکەوە ئەیکات. ئومێدەکەیش ئەوەیە کە ئینسان لەم ژیانە بە شێوەیەکی گشتی کارێکەکە، یعنی یەکەم شت هیوایەکی هەیە، دووەم شتیش ئەوەیە کە تۆ بێدەنگبوون کارێکی خراپە، چونکە کاتێک ئینسان بێدەنگە بێ مانای وایە شتێک نامێنێتەوە تۆ دژایەتی ئەو شتەی پێ بکەی یا بەرهەڵستی ئەوەی پێ بکەی. بۆیە ئومێدم هەیە، یعنی وەک ئەزمونێکی پێشووتر کە کراوە کاریگەری خۆی هەبێ. وەڵی داواکارم لە خەڵک لە چالاکوانان لە بەتایبەتی پارێزگاران ئەوانەی کە پارێزەرن و ئەو دادوەرە بەڕێزانەی کە خاوەن ئەزمونن ئێستا ئەیبینین لێرە و لەوێ بەگشتی ینی کۆمەلگا داواکارم سارد نەبنەوە و بەردەوام چاودێری کەیسەکان بکەن و بە چالاکی جۆرا و جۆر ڕوبەڕوویان بوونەوە بە هیوای ئەوەی کە ئەم ستەمە پێشی پێبگیرێ لەسەر ئەم کۆمەڵە چالاکوان ئەکرێ و ڕۆژنامەنووسانە.